دەکات چاوەڕێی ئەوەیەتی فەرمانی پێ بکرێت خوای گەورە بفەرمێت ئەی ئیسرافیل فوو بکە بە کەڕەناو بە شەیپوردا دنیا کاول بێت چاوەڕێی فەرمانی خوایەتی کەواتە قیامەت زۆر نزیکە. ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێت چاوەڕێی ئەوەیەتی کەی قیامەت دێ. هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت کە هەموو ڕۆژێکی جومعە گیان لەبەران دەزانن قیامەت کەی دێ کە ڕۆژی جومعەیە هەموویان گوێ دەگرن بزان ئەمڕۆ قیامەت نایە، بەڵام من و تۆی یاخی، من و تۆی ئیمان زەعیف، من و تۆی بێڕەحم و بێبەزەی بەرامبەر بە قەبر و قیامەتی خۆمان ئەوەی لە بیرمان نییە قیامەت. ئەویش حاڵی مەلائیکی خوای پەروەردگارە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە جوبرەئیلی فەرموو سەلامی خوای لەسەر بێ باشە من قەت نابینم میکائیل پێ بکەنێ، یەکێکە لە چوار مەلایکە گەورەکە سەلامی خوای لەسەر بێ قەت نەبینێ پێ بکەنێت ئەو کاتانەی کە لە ئاسمان بینیوەتی. جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ فەرمووی لەو ڕۆژەوەی خوای گەورە جەهەنەمی دروست کردو میکائیل پێ نەکەنیوە، میکائیل پێ نەکەنیوە سەلامی خوای لەسەر بێ. یەکێکە لە چوار مەلایکە گەورەکە سەلامی خوای لەسەر بێ. ئێستش زۆربەی ئێوە پرسیاتانەیە کە مەڵێن ئێوە بەهەشتین تەواو. ئەوە بوغراییە، ئەوە سەرگەردانی، ئەوە گومڕایی و نەکبەتی و نەهامەتی ئێوە دەسەلمێنێت. ئیسرافیل ئەو حاڵەتی سەلامی خوای لەسەر بێ. میکائیل لە ترسی جەهەنەم پێ ناکەنێت. تۆش ئەڵێ من بەهەشتیم، فڵان کەس بەهەشتیە، تۆ بەهەشتیت. وەڵڵا باجی ئەو تاوانە گەورەیە ئەدەی کە لە ڕۆژی قیامەتە کە بە خۆت ئەڵێ بەهەشتی بە خەڵکی ئەڵێ بەهەشتی. ئەوە گومڕاییە، ئەوە شەیتان گومڕاو سەر لێ شێواوی کردویتە. ئەینا بیری قەبر و قیامەت کەیت و ئەم قسانە دەمە دەرناچێ. ئەو بەڵگەی لەسەروی کە تۆ زۆر بوغرا و لە خۆت بای بوویتە. ئەو حاڵی مەلایکی خۆیان سەلامی خۆیان لەسەر بێت. بۆیە پێویستە پێش ئەوەی بمرین و قیامەتمان بەسەرا بێت بگەڕێنەوە لای خوا. پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان صلی الله علیه وسلم دەفەرمێ ڕۆژی قیامەت نایە هەتاکو خۆر لە خۆر ئاواوە هەڵنێت. هەموو ڕۆژێکە خۆر ئاوا بێ بەبێ حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەژێر عەرشی خوای گەورەدا سەجدە بۆ خوای گەورە دەبات. ئەفەرمی ئەی خوایە گیان بڕۆم هەڵبمەوە لە شوێنی خۆمەوە لە ڕۆژهەڵاتەوە، خوای گەورە ئیزنی ئەدا ئەمجا دەچێ لەوێ هەڵدێ. بەڵام پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم ڕۆژێک دێت خۆر کاتێک کە سەجدە بۆ خوای گەورە دەبات خوای گەورە ڕێگای پێ نادا دووبارە بچێت لە خۆر هەڵات و ئاوا بێت. دەفەرمێت لە کوێوە ئاوا بوویتە لێوە هەڵبێ. ئەوە قیامەتە. ئیتر ئەو کاتە هەموو خەڵکی ئیمان دەهێنن بەڵام ئیمانی خەڵکی نایخوات، چونکە ئەبێ پێش ئەو ئیمان بهێنی. و هەر کەسێکیش لە ئێمە بمرین ئیمان دەهێنین پەشیمان دەبینەوە بەڵام سوودی نییە. بەڵێ خۆشەویستان خۆرێک بەو گەورەی خۆیە کە چەندێک زەبەلاح و گەورەیە سەجدە بۆ خوا دەبات هەموو ڕۆژێک. تۆی یاخی تۆی بچووک کاتێک کە لە دایک بووی وەزنی مریشکێکت نەبوو، ئێستا تۆ ئاوا لوتت بەرز بووە سەجدە بۆ خوا نابەی؟ ئامادەنی نوێژ بۆ خوا بکەی، ئامادەنی فەرمانی خوا جێبەجێکەی. خۆرێک بەو گەورەی خۆی لەژێر فەرمانی خوادایە، بەڵام تۆ یاخی لە خۆت بایی بوویتە دڵنیابە ئەو لاشە و ئەو جسمە و ئەو هێز و قووەت و پار و سامانەی کە تۆ باسی دەکەیت و دڵت پێی خۆشە و شانازی پێوە دەکەی لە خوا دووری خستویتەوە ڕۆژێک دێ هەر هەمووی بەجێ دەهێڵیت. ئەو لاشێت کرم تێدات کەواتە لوتت بەرز نەبێ خۆت بە گەورە مەزانە. ئەمڕۆ تۆ بۆ بکە بگەڕێرە بۆ لای خوا پێشەوەی قیامەت بێ. گەنجێک هەبوو دوور لە خوا نوێژ نەکەر عارەق خۆر عەزیەتی دایک و باوک و دراوسێکانی ئەدا زۆر خراپ بوو. بە ڕێگایەکدا دەڕۆیشت هەندێک گەنجی خواناس و چاکی توش بوو. گەنجەکان سەلامیان لێ کرد بەدەمیەوە پێکەنین هەندێک ئامۆژگاریان کرد باسی بەهەشت و جەهەنەمیان بۆ کرد. کاریگەری بەسەر ئەم گەنجە خراپەوە هەبوو ئەو ئامۆژگاری ئەو گەنجانە بۆی ئینسان بۆ خوا قسەیە بکە بەخوا دەدانە ناو دڵی خەڵک. هەر شتە کاتێ بۆ خوا قسەت کرد بەخوا قسەکانت کاریگەری بەسەر خەڵکەوە بێت. ئەم گەنجە فەرمی من چی بکەم باشە مادەم بەهەشت و جەهەنەم بەم جۆرە بێ پێویستە خۆم بۆ بەهەشت ئامادەکەم و لە جەهەنەمیش خۆم بپارێزم. وتیان تۆبە بکە بگەڕێرە بۆ لای خوا. مادەم تۆ کەسێکی خراپی
دوور لە خوای نوێژنەکەر و عارەخۆر و خراپیت بگەڕێرەوە لای خوای گەورە. وتی چی بکەم؟ وتیان دەست نوێژێ بگرە بڕۆ بۆ مزگەوت نوێژ بکە. بەڵێ گەنجەکە دەست نوێژی کرد لە ماڵەوە بەرەو مزگەوت کەوتە ڕێ. کاتێک کە ڕۆژت بۆ مزگەوت بە دڵێکی پڕەوە ئەگری پەشیمانە تۆبە ئەکا گەڕاوتەوە بۆ لای خوا. بەڵێ چۆ ناو مزگەوتەوە تەماشای کرد کاتی قامەتە بۆ نوێژی مەغریب. گەنجەکە چۆ ناو نوێژەوە بە دڵێکی پڕ لە تەوبە و پڕ لە خەم و خەفەتەوە کە چەندێ خراپ بووە. ئەمڕۆ تۆبەی کرۆ گەڕاوتەوە بۆ لای خوا. چۆ ناو نوێژی مەغریبەوە کاتێککە ئیمام چووە سەژدە ئەمی سەژدەی برد و بەڵامە هەڵ نەسایەوە وەفاتی کرد. لە ناو سەژدەدا وەفاتی کرد. بۆیە پێویستە کاتێککە تۆبە دەکەین تۆبەی ڕاستەقینە بکەین بۆی خوای گەورە ئاخرمان خێرکە. ئەمڕۆ بگەڕێرە بۆ لای خوا هەتاکو ئەو ڕۆژەی نەمردویتە کە مردی قیامەت زۆر سەختە. ڕۆژێک دێت بە فەرمانی خوا، خوای گەورە خۆی دەفەرمێ ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله. بفرماني خوا إسرافيل سلامي خواي لسر بيفو أكا بأو شاخة أو شاخة داك لسر شوي شاخة بلام خواي قورا خوي دزانة چنه قوري وچونا أو كرنا والشيبورا أو الصورة فوي بيا أكات بفرماني خواي قورا دفرمي هرچي لأرض وآسمان آهية لمروفكان لجنكان خلافي لسر ملائكة سلامي خواي لسر بيت جان لبر حشرات باڵندا هیچ نامێنێت هەر هەمووی دەمرێت. یەک ڕۆح لەبەر لەسەر زەویان نامێنێت لە ئاسمانەکان نامێنێت ئیلا ئەوانە لەبێت کە خوای گەورە دەیەوێت نەمرن. بەڵام چیان نازانین. ڕۆژێک دێت بەڵام ئەو ڕۆژە ئێمە ناو قەبرداین. بە فەرمانی خوا هەرچی لە ئەرز و ئاسمانە هەیە ئەوەی کە خوا دەیەوێت بژی ئەوانە ناغەیری ئەوانە هەمووی دەمرێت. بەس تەنها بەو سەوتە بەس بەو فووەکە دەکرێت بە کەڕەنا و شەیپوردا هەموو خەڵکی دەمرێت کەس نامێنێت. ئەوە فەرمانی خوایە. ڕۆژێک دێتە پێشەوە. بەڵام خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئامۆژگاری ئێمە دەکات. ئەفەرمێ یا ئەیوهە الناس اتقوا ربکم ئەی خەڵکینە تەقوای خوا بکەن نەخوا بترسن. إن زلزلة الساعة شيء عظيم. أم سرزەوی کە تۆ دەیبینیت ڕۆژێک دێت بە فەرمانی خوا بوومەلەرزەیەکی بە قووەت لێ ئەدا بە قووەتترین بوومەلەرزە چونکە بوومەلەرزەی قیامەتە. خوای گەورە دەفەرمێ ئەو بوومەلەرزەی کە بوومەلەرزەی قیامەتە زۆر گەورەیە زۆر گەورەیە. بە جۆرێک خەڵکی پێشەوەی بمرێ خەڵکی چی بەسەرا دێ؟ حاڵی خەڵکی چۆنە کاتێک کە قیامەت دێ؟ یەومە تەڕەونەها تەذهەل كل مرضعة عما أرضعت. ئەو ئافرەتەی کە شیردەرە و مناڵەکەی بە باوشێوەیە مناڵەکەی لەبیر ئەچێ و فڕێدات. دایک جگەرگۆشەی مناڵی ساوا و کۆرپەی خۆی لەبیر ئەچێت. وتضع كل ذات حمل حملها. ئەو ئافرەتێکی حامیلە بێ حەملەکەی لە سکەکەی لەبار ئەچێ لەباری ئەچێ. وترى الناس السكارى هم خلقي دبيني وكو سرخوش وشيتي لهاتوا وما هم بسكارى بلام خلقي سرخوشني وعرقي نخواردوا ما دهوش بركاني نخواردوا ولكن عذاب الله شديد. عذابي خوا زور قوري زور بهيز وبقوة أو قيامته. خواه قرد فمي فكيف تتقون إن كفرتم يوما يجعل الولدان الشيبا. چۆن خۆتان دەپارێزن لە سزای خوا لە سزای ڕۆژی قیامەت لە کاتێکە ئێوە بێباوەڕ و کافر بن دوور لە خوا بن. ڕۆژی قیامەت ئەو ڕۆژەیە مناڵ تێیدا سەری سپی ئەبێ. مناڵ سەری سپی ئەبێت مناڵی بچووک کاتێکە قیامەت دێ سەری کامل سپی ئەبێ. ئەوە هاتنی قیامەتە. چیت بۆ قیامەت ئامادە کردووە؟ هەی بەدبەختی نەک بەت بەس بڵێ بەهەشتیم هەی گومڕاو سەر لە شێواو. زۆر بێتاقەتم من کاتێککە پێغەمبەران ئەبینم سەلامی خوایان لەسەر بێ هەمویان لە جەهەنەم ترساون ئەمشەر من بەهەشتیم. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ خوای لە قیامەت سەر شۆڕم نەکەی ئەمەڵێ من بەهەشتیم. ئەوە گومڕایی و سەر لە شێواوی و بەدبەختی تۆ گەیەنێ لە خوا بترسە بە خۆتا بچۆرەوە.
بۆ قیامەت خۆت ئەوە ئامادە مەکە، ئەوە ئامادە بی دڵنیا بەخوا لوو تەشکێنێت. قیامەت ئەوەندە گەورە بێت، ئەوەندە سەخت بێ، بەس هاتنی قیامەت ئەوەندە سەخت بێ، ئەبێ قیامەت خۆی چەندێ ناخۆش و ناڕەحەت بێ ئەگەر خوا ڕەحمە لێ نەکات. وا نەزانن ئەم بوونەوەرە ئەم کەونە وەکو خۆی دەمێنێتەوە. کاتێک ڕۆژی قیامەت هات، ئەو ڕۆژێک کە خوای گەورە دەفەرمێ ڕۆژێکی گەورەیە، لیەومین عەظیم، ڕۆژی قیامەت ڕۆژێکی زۆر گەورەیە. بە فەرمانی خوا ئەم شتانە ڕوودەدات کە هەندێکی باسەکەم. خوای گەورە دەفەرمێ ئیذا السەماء انشقت، ڕۆژێک دێت ئەم ئاسمانی کە ئێمە دەیبینین هەمووی شەق شەق دەبێت کە ڕۆژی قیامەت. ئاسمان لەت لەتە بێت، لەت. وفتحت السماء فكانت أبوابا، آسمان هموي كون كون دبيت، دبيت درجة هموي كون كون دبيت. وإذا السماء كشطت، كاتك روجك ديت خواي قرد فرمي آسمان دبيت شريتها هر نامينيت، أما آسماني دنيا أي أو كسي كزينا دكي، أي أو كسي بد روشتي دكي، أبي حالي تو لو روجدات شون بك آسمان نامينيت، آسمان شق لت أبيت، پارچە پارچە دەبێ بە فەرمانی خوای گەورە. ئەوە قیامەتە. ئاسمانێک بەو گەورەی خۆیەک ئەو هەموو شتەی پێوەیە، خۆر و مانگ و ئەستێرە و هەسارەکان ڕۆژێک دێت لەت و پارچە پارچە دەبێت بە فەرمانی خوا. ئەبێ حاڵی زیناکەر و خراپەکارەکان لەو ڕۆژات چۆن بێ، بۆیە ئەمڕۆ بگەڕێرەوە بۆ لای خوا و پەشیمان بەرەو لە گوناح و لە تاوانەکانت. بەڵێ ڕۆژی قیامەت ئەوەندە سەختە. خوای گەورە دەفەرمێ ئیذا الشەمس کوویڕەت، ڕۆژێک دێتە پێشەوە کە ڕۆژی قیامەتە، خۆر ڕووناکی نامێنێت، لە کار دەکەوێت بە فەرمانی خوا. چیت ئامادە کردو بۆ ئەو ڕۆژێک کە خۆر نامێنێت؟ یعنی دنیا ئەوە کاول دەبێت، وێران دەبێت. بەڵام هێشتا ئێمە لەناو قەبر داین کاتێک کە نەفخی سووری یەکەم لێ ئەدرێ. بۆیە خۆت ئامادە کە بۆ ڕۆژێک خوای گەورە ئەم دنیای وێران و کاول دەکات. ئاسمانەکان نامێنن، خۆر نامێنێت. بۆچی نامێنن؟ لەبەرەوە بە فەرمانی خوایە وەئەذینەت لڕەبیها وحقت، بە فەرمانی خوا شەق بە شەق دەبە، پارچە پارچە بە، پارچە پارچە دەبێت. وإذا الكواكب انتثرت وإذا النجوم انكدرت، نەک هەر ئاسمان و خۆر، ئەستێرەکان هەمویان دەوەرنە خوارەوە، ڕووناکییان نامێنێ، پارچە پارچە دەبن. ئەستێرەکان نامێنن چونکە ئەوانە بۆ جوانی دنیان. وەلەقەد زەیەنا السەماء الدنیا بمەصابیح، دنیا کاول بوو نابێ. ئەوش بە فەرمانی خوا ئەستێرەکانیش نامێنن چونکە ئەوانە جوانیەکن بۆ دنیا، نە خۆیان دەمێنن نە شەوق و ڕووناکییان دەمێنێت. بەڵێ خۆشەویستان، کەواتە پێویستە بۆ ئەو ڕۆژە خۆت ئامادەکەی. خوای گەورە ئەوەندە تووڕەیە لە بوونەوەر لە مەخلوقات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئەوەندە تووڕەیە، هیچ کاتێک ئەوەندە تووڕە نەبووە، هیچ کاتێک ئەوەندە تووڕە نابێ. کەواتە خۆت ئامادەکە بۆ ئەو ڕۆژەی کە خوار تووڕەیە لە مەخلوقات، لە بوونەوەر، لە دروستکراوەکانی خۆی تووڕەیە. ئەو ڕۆژەی کە ئەستێرەکان لە کار دەکەون و دەکەونە خوارەوە، چیت بۆ ڕۆژە ئامادە کردووە؟ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم پیاوێک پێی فەرموو کەی قیامەت دێ؟ فەرمی چیت بۆ قیامەت ئامادە کردووە؟ گرنگ ئەو نییە کەی دێ، گرنگ ئەوەی تۆ چیت بۆ ئامادە کردووە. بەڵێ دوایەوەی کە ئاسمان شەقی برد و پارچە پارچە بوو، خۆر لە کار کەوت، ئەستێرەکان هەمووی لە کار کەوتن و وەرینە خوارەوە. ئەمجا خوای گەورە دەفەرمێ وەئیذا الجیبال سویرت، نەک تەنها لە ئاسمان، لە زەویشە کارە سات ڕۆدەت، هیچ کەس نەماوە، شاخەکان دەکەونە ڕێ. خوای گەورە دەفەرمێ وترى الجبال تحسبها جامدة وهي تمر مر السحاب، تۆ کاتێ ئەو شاخانە دەبینی وا دەزانی وەستاون، بەڵام ڕۆژێک دێت دەکەونە ڕێ، هیچی لە جێگای خۆی نامێنێ، هەمووی هەڵەکەندرێ. ئەو شاخەز لە بەلاحانە هەمووی هەڵەکەندرێ، دەکەونە ڕێ. بەڵێ ويسألونك عن الجبال فقل ينصفها ربي نسفا فيذرها قاعا صفصفا لا ترى فيها عوجا ولا أمتا. خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری شاخەکانت لێ ئەکەن، خوای گەورە لە ناویان دەبات، ورد و خاشیان دەکات، ئاسەوار و شوێنەواریان ناهێڵێ، سەیری زەوی دەکەی، زەوی دەگۆڕێ بە جۆرێکی تر
ئاسمانیش بە هەمان شێوە نە بەرزایەکی تایە نە نزماییەک یەک پارچەی ڕێک و پێک ئاسمان وێران دەبێت زەویش دەگۆڕێ بە هەمان شێوە چونکە خۆی گەورە دەفەرمێ یەومە تبەدەل الأرض غەیرە الأرض والسەماوات وبرزوا لله الواحد القهار بەڵێ ئەرز و ئاسمان دەگۆڕێ ئەم ئەرز و ئاسمانی ئێستا نامێنێ خۆی گەورە دەیگۆڕێ بە شێوەیەکی تر بەڵام زەوی وەکو یەک پارچەی لێ دێ نە بەرزیتیایە نە نزمیتیایە نە خانوویتیایە نە ئاویتیایە نە ڕووەک و داریتیایە هیچ شتێک نامێنێ هەمووی کۆتایی پێدێت شاخەکانیش نامێنن ئەرزیش نامێنێ دەبێتە زەویەکی تر و شێوەیەکی تر مەگەر خۆی گەورە خۆی بزانێت چۆنە جا چیت بۆ ئەو ڕۆژە ئامادە کردووە ئەمڕۆ خۆتی بۆ ماندووکە ئەمڕۆ خۆتی بۆ هیلاکە کارەسات ئاوەیە ئەو شاخانش نامێنن زەویش نامێنێ ئاسمانیش نامێنێ من و تۆ چۆن دەمێنین پێویستە ئەمڕۆ بە خۆمان دابچینەوە خۆی گەورە دەفەرمێ شاخەکان وەک چیانە کەالعهن المەنفوش وەکو خوری سوفێکی شیکراوە چی لێ دێ ئاوا شی دەبێت و دواییش نامێنێت دەچێت بە ئاسمانەوە کۆتایی بێدێت شاخێک بۆ گەورەی خۆی نامێنێت تۆ چیت هەتا لە خۆت بایی بی ژیان بۆ تۆش نامێنێت کۆتایی پێدێ کۆتایی بە ئەرز و ئاسمان دێ ئەو ئەرز و ئاسمانە دەگۆڕێ بە شێوەیەکی تر ئەستێرەکان کۆتاییان پێدێ خۆرەکان خۆر و مان کۆتایی پێدێ بەخوا تۆش کۆتاییت پێدێ ئەمڕۆ یا بەیانی بۆیە خۆت ئامادەکە ئەجا خۆی گەورە دەفەرمێ ئەی باشە بەحرەکان چیان لێ دێ وإذا البحار فجرت وإذا البحار سجرت دەریاکان بەحرەکان ئەو بەحرە گەورانە کە لەسەر زەویە هەن هەر هەموویان دەتەقنەوە هەمووی دەتەقێتەوە هەمووی ئاگر دەگرێ وەکو بەنزین سبحان الله چی کارەساتێکە هەموو ئاوەکان دەبنە یەک پارچە زەویدا ئەپۆشن ئەمجا هەر هەمووی دەتەقێتەوە دەبێتە ئاگر یەک پارچە سجرت هەمووی دەسووتێ چۆن وەکو بەنزین خی گەورە لای خی گەورە بەنزین و ئاو هیچ فەرقێکی نییە بیاوێت دەکاتە بەنزین بیو دەکاتە ئاو بۆی ڕۆژی قیامەتە و ڕۆژەیە بەحرەکان هەمووی ئاگر دەگرێت وەرە بەحرێک بەو گەورەی خۆیە ئەو محیطانە ئەو محیط و ئەتڵەسانە کە دەبینین بینیمانە خۆزە هەندێکیمان هەر لە ڕسمە بینیوە هەمووی دەبێتە یەک پارچە ئاگر لەولاو ئاسمان شەقی بردووە خۆر نەماوە ئەستێرە نەماوە لەولاوە شاخەکان نەماوە لەولاشەوە بەحرەکانیش بوون بە ئاگر یەک پارچە دەی خۆت بۆ ئەمڕۆ ئامادە بکە کە ڕۆژی قیامەتە خوا گەورە دەفەرمی ئەفەلا یەتوبون إلى الله ويستغفرون باشە بۆ ناگەڕێنەوە بۆ لای خوا بۆ تۆ بە ناکەن کاتە ڕۆژی قیامەت ڕۆژێکی سەختە بەڵام کاتێکیش کە خوای گەورە ئەرز و ئاسمان وێران دەکات دەفەرمێ لیمەن الملک اليوم بانگ دەکات خوای گەورە دەفەرمێ ملک و سەروەت هەموو ملک و سەروەتی دنیا و قیامەت بۆ کێ مایەوە کوان پاشاکان کوان لوتبەرزەکان کوان زاڵم و مجریمەکان کەس وەڵام ناداتەوە هیچ کەسێک نییە وەڵام دات هەمووی مردووە هەمووی کۆتایی پیاتەوە خوای گەورە دەفەرمێ لله الواحد القهار هەمووی بۆ کێ مایەوە بۆ ئەو خوایە کە تاک و تەنهایە و شەریکی نییە ئەو خوایە کە دەسەڵات و توانای بەسەر هەموو شتێکا هەیە دەی ئەمڕۆ با بگەڕێنەوە بۆ قەبر و قیامەتی خۆمان و هەوڵێکی بۆ بدەین لەبیری نەکەین ئەمە کورتەیەک بوو لە باسکردنی ئەوەی کە ڕۆژی قیامەت چەندەها کارەساتی تایە با بە خۆمان دابچینەوە ئەگەر خوا یارمەتیمامدا لە کاتێکا لە جومعەیەکی ترە هەر جومعەیە لە جومعەکان گونجا باسێکی زیندووبوونەوە دەکەین بە ئیزنی خوا مرۆڤەکان دوای ئەوەی کە نەفخی سووری دووەم لێ ئەدرێ چۆن زیندوو ئەبنەوە حاڵی موسڵمان چۆنە لە کاتی زیندووبوونەوە حاڵی خوانەناس و کافرەکان و مجریمەکان چۆنە پشتیوان بەخوا لە کاتێکی ترا گونجا باسی دەکەین ئەگەر خوای گەورە یارمەتی دەرمان بێ بۆیە ئینشاءڵڵا با بە خۆمان دابچینە و تۆبە بکەین و بگەڕێنە بۆ لای خوا ڕۆژی قیامەت ڕۆژێکی زۆر سەختە ئەوەی کە نمونەیەکی زۆر کەمە لە هاتنی ڕۆژی قیامەت بەخوا قیامەت زۆر سەختە پێویستە خۆتی بۆ ئامادەکەی پێویستە ئەو قسەی شەیطانی جواز لێ بێنی کە من بەهەشتیم ئەوە قسەی ئیبلیس و شەیطانە قسەی خوا پێغەمبەری خوا نیە سەڵ سەلەم ئەگەر لەسەر قسەش بەردەوام بی دڵنیا بە خوای گەورە تۆڵەت لێ ئەکاتەوە چونکە هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ ذاتی نەکردو قسەی بکە تۆ چۆن دەیکی اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات